مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێت خۆش بن، یارمەتی دەدەن قسە لەگەڵ هاوڕەکانت بکەیت، شتی نوێ فێربیت و هەست بە پەیوەندی بکەیت. ئینتەرنێت دەرفەتی زۆر بە گەنجان دەدات بۆ گەشەکردن، بەڵام ئاگادار بە، زۆر بەکارهێنانی مۆبایل دەکرێت زیان بەخش بێت. بۆچی؟ چونکە توێژینەوەکان دیاری دەکەن لە کاتێکی گەنج و لە ژێر تەمەنی 20 ساڵی دابیت، مێشکت هێشتا گەشە دەکات و گۆڕانکاری تیایدا ڕوودەدات. لەو تەمەنەدا تۆ دەست بە ناسینەوەی خۆت دەکەیت، زۆر گرنگی بەڕای کەسانی تر دەدەیت. هەروەها بە ئاسانی کاریگەری لەسەرت دەکرێت و زیاتر هەوڵی مەترسیدا دەدەیت. کۆمپانیەکانی تۆڕی کۆمەڵایەتی ئەمە دەزانن، ئەوان ئەپەکان دیزاین دەکەن بۆ ئەوەی نەوەستیت و بەردەوام بیت لە سکرۆڵکردن. بۆچی؟ چونکە ئەوان پارە قازانج دەکەن کاتێک تۆ بۆ ماوەیەکی درێژ لەسەر هێڵ دەمێنیتەوە. هەروەها واد لێ دەکەن هەست بکەیت کە شتێکت لێ دەڕوات. ئەگەر بە بەردەوام مۆبایلەکەت نەپشکنیت، ئەمە دەکرێت واد لێ بکات هەست بە خەم، فشار یان نیگەرانی بکەیت. هەروەها زۆری بەکارهێنانی مۆبایل دەکرێت خەوتنت قورستر بکات. خەوی باش زۆر گرنگە بۆ تەندروستی و گەشەکردنت. هەواڵە خۆشەکە دەتوانیت کۆنترۆلی بکەیت. بەکارهێنانی مۆبایلەکەت کەم بکەرەوە و خەوی زیاتر بەدەست بهێنە و کات لەگەڵ کەسانی ڕاستەقینە بەسەر ببە. خێزان و خۆشەویستەکانت گرنگترن. لەبیرت بێت مێشکت گەشە دەکات، بیپارێزە. بە ژیرانە چۆنێتی بەسەربردنی کاتەکەت هەڵبژێرە. سەرنجت بە نرخە. بە فیڕۆی مەدە لەسەر ئەو شتانەی کە سوودی نییە.